لەبارەی دادگایکردنی دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا گفتوگۆ دەکەم بەڕێز نەوزاد هێتیتی شارەزای کاروباری ئەمریکا و مامۆستای زانکۆ لە لیڤەرپۆلەوە لەگەڵم دەبێت. دکتۆر نەوزادم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. ئێوە چی لە دادگایکردنی ترامپ دەخوێننەوە؟ ئایان پرسێکی سیاسی یاخود تەواو یاساییە؟ پێشەوەی باسیەوە بکەین دەبێتەوە بزانی کە بە تایبەتیش دیموکراتیەکان زۆر لە ترامپ ناڕازینە نەک ئێستا، یعنی ئەگەر سەیریکەی پێش ئەو پروسە یاخود ئەو تومەتانەی ئاراستەی دۆناڵد ترامپ کردن ئەمڕۆ پێشەوە لە 2019 دیسان دیموکراتەکان هەوڵیاندا پروسەی ئیمپیچمنتیان پێش بێت لە مانگی دیسمبر. لە 2019 هەوڵیاندا ترامپ لە سەرۆکاتی لا بدەن لەبەرەوە کێشەیەکێک جار زۆر لە نێوان دیموکراتیەکان بە تایبەتی شخصی دۆناڵد ترامپ هەبوو سیاسەتێکی پێیان وابوو سیاسەتێکی زۆر تند دژی دیموکراتی، یعنی دژی ئاسایشی هەرەشە لەسەر ئاسایشی نەتەوەی ئەمریکا بە تایبەت ئەو کات ئەگەر بیرتان بێتن پروسەی ئیمپیچمنتەکە لەسەر ئەوە بوو کە گوشارێکی زۆری لە ئوکراین سەرۆکی ئوکراینیا ئەو کات زلنسکی کرد بوو کە هەوڵ بداتن کێشە بۆ بایدن و کوڕی بایدن دروست بکات، یعنی هەندێک تومەتی بەخیتاپا لە ڕووی بزنسەوە بۆ ئەوەی کەمپینی بایدن، یعنی کەمپین هەڵبژاردننی بایدن بۆ 2005 ئەوە بکە بۆ 2020 یعنی کێشەی بۆ دروست بکات یاخود پێگەی لاواز بکات. لەبەر ئەمە شێکێک بوو لەو تومەتانەی ئاراستەی ترامپ کراوە. تومەتی دامیش ئەو بوو کە ترامپ هەموو ئۆفیسەکانی سەرۆکاتی بەکاری نەبوو بۆ ئەوەی ڕێگە بگرن لە پروسەی ئیمپیچمنت. لەبەر ئەمە لە 2019 پروسەی ئیمپیچمنت سەری نەگرتێ مازانین بۆ ئەوەی سەرۆک لە دەسەڵات لا بدرێت پێستی بە دوو لە سەر سێی دەنگیەکان هەبوو کە نەوانینەوە، بەڵام دوای ئەوەش دوای سێ هەفتە ڕوودانێکی تر لەدا 2020 کە بیرتان بێتن ئەوە بوو کە دۆناڵد ترامپ هەوادارەکانی هاندا با هێرش بکەنە سەر کاپیتال یاخود ئەو خۆمیشانانەی دروست کرا بە تایبەت دوای ئەوەی ترامپ لە هەڵبژاردنی دەنگدان دوورە. لەبەر ئەمەش کێسەیەکی تر بوو دیسان ئیمپیچەکە دەستی پێکردا، بەڵام دیسان سەرکەوتون نەبوو لەبەر ئەوەی گوتمان لە کنگرس یا بە تایبەت لە ئەنجومەنی پیران دەبێت دوو لە سەر سێ دەنگدەران دەنگ بدەن. لەبەر ئەمە پرۆسە سەری نەگرت، بەڵام ئێستا پرۆسەیەکی دراوی کە ئێستا ئاماژە پێداکردن بە تایبەت پەیوەندیبوونی پەیوەندی سکسی لەگەڵ ئەکتەرێکی ژن کە تایبەتیش لە پارەی داوە بۆ ئەوەی ئەو تومەتە بشاڕیتەوە. ئەمەش کێزایەکی دیترە لە مەحکەمە بە تایبەت لە مانهاتن لە نیویۆرک. کێشایەکی ترە بۆ دۆناڵد ترامپ بە تایبەتیش کە جمهوری دۆناڵد ترامپ و خودی کمپینی دۆناڵد ترامپ بە تایبەتیش کە کاندیدا بۆ 2024 ئەڵێن ئەمە تومەتێکی سیاسیە لەبەراوەی لە دۆناڵد ترامپ دەترسن جارێکی تر ببیتە سەرۆکی ئەمریکا. لەبەرش ئەوان پێیان وایە ئەمە تومەتێکی سیاسیە بۆ ئەوەی کەمپینی دۆناڵد ترامپ لاواز بکەن لە ڕووی هەڵبژاردنەوە، هەرچەندەش تەنانەت ئەگەر دۆناڵد ترامپ بە پێی سەرچاوەکان ئەگەر دۆناڵد ترامپ تومەتباریش بکرێت هەر ڕێگەی هەیە، یعنی هەر دەتوانێت خۆی هەڵبژێرێت. چی ڕوئەدات؟ یعنی دکتۆر ئەگەر ترامپ دادگایی بکرێت یعنی دەتوانێت لە بۆ 2024 جارێکی دیکە خۆی بەربژێر بکاتەوە بۆ پۆستی ئەمریکا، سەرۆکایەتی ئەمریکا، یان دوور ناخرێتەوە؟ پرسیاری گرنگ ئەوەیە لە ڕووی مەحکەمە، ئەگەر مەحکەمە بگەیت تەنانەت بە پێی ئەو دەستوری ئەمریکا تەنانەت ئەگەر تومەتی گەورەش بدرێتە پاڵ بە تایبەتیش لە مەحکەمە ئەوانە ڕێگە لەوە ناگریتن کەسێک لە باشە، بەڵام ئەو کاتە کۆماریەکان پشتی ترامپ دەگرن؟ جاوە پرسەکە لێرە داوایە بۆچی دۆناڵد ترامپ و کەمپینی دۆناڵد ترامپ جاخ لەسەرەوە دەکەن ئەمە کێزایەکی سیاسیە، ئەڵێنەوە پرسێکی سیاسە و کارتێک دژی دۆناڵد ترامپ بەکاردێنن بۆ ئەوەی لە 2024 کێشە بوو کەمپینەکەی دروستکەن. پێیان وایە ئەمە کێزێکی سیاسیە بەوەی لە جەماری دۆناڵد ترامپ دەن یان لەخول لە پێگەی دۆناڵد ترامپ دەن بەوەی کوماریەکان پاڵپشتی دۆناڵد ترامپ نەکەن و دواتریش نەبیتە کاندید. لەبەرەوەی بەشێک لە سەرچاوە ڕاپرسیەکان ئاماژە بەرگیت بەوە دەکەن کە پێگەی دۆناڵد ترامپ ئێستا زۆر بەهێزە و ئەگەری ئەوە هەیە لە 2024 تەنە لە جو بایدنش ئەگەر کاندیدی دیموکراتیکان یعنی لێ ببێتەوە. لەبەرەوە ئەوان پێیان وایە ئەمە کێزێکی سیاسیە و بۆ ئەوەیە کە لە کەمپینی دۆناڵد ترامپ بدەن، بەڵام بە پێی دەستوری ئەمریکاوی من سەیرم کردیە بە پێی دەستوری ئەمریکا هیچ ڕێگریەک نییە، تەنانەت ئەگەر کابرا بگیرێتیش لە زیندانیشدا بێتن ڕێگیری لەوە ناکەتن خۆی بۆ پۆستی سەرۆککۆماری هەڵبژێت، یعنی بە پێی دەستوری ئەمریکا وایە. بەڵام ئەگەر لە چارچۆی ئیمپیچمنت و کنگرس ئەوانە دەبێتەوە دەبێتە کێزێکی تر باڵی دەتوانێت لە ڕێگەی کنگرس ئەوانە ئەگەر مەبەستمان ئیمپیچمنت بێت دەتوانێت لەوێ، بەڵام لە مەحکەمە ئەوانە پێمانیە بتوانن دۆناڵد ترامپ ڕێگە. بەڵام دکتۆر لێرە یانیەوەی کە گرنگە ئەوەیە کە بزانین ئایا کۆماریەکان جارێکی دیکە پشتی دۆناڵد ترامپ دەگرن بۆەوەی ببێتەوە بە سەرۆکی ئەمریکا یاخود نا بەتایبەت دوایام دۆسییان، ینی خۆ دەزانی کە جگە لە ئەو بابەتی کە ئێستا لەسەری دادگایی دەکرێت، ینی بابەتی هەڵقوتانە سەر کۆنگرێسی ئەمریکا، ینی چەندین بابەتی دیکە کە وەکو کەیسێک بەرامبەر بە دۆناڵد ترامپ جوڵێنراون
لە دوای ئەمانە جارێکی دیکە کۆماریەکان پشتی دۆناڵد ترامپ دەگرن؟ جاوە پرسیارێکە بیچارێکی بزانێ ئایا جەماوەر یاخود جەماوەری جمهوری یاخود ئەندامان ڕپابلیکەکان یا بەردەوام دەبن پاڵپشتی دۆناڵد ترامپ یا پشتی تێدەکەن ئایا پاڵپشتی دەکەن پاڵپشتی لە کەمپینە دەکەن یانە یعنی ئەوەی بە تایبەتیش بای ببیتە کاندید پێویستی بە یا ڕێژەیەکی زۆری ئەندامانی جمهوری پاڵپشتی دۆناڵد ترامپ کرد لەبەر ئەمەش ئەمە کیژایەکە لەبەرەوەش ئەوان ئەڵێن ئەمە بۆ ئەوەیە ئەم کیژە بۆیە هاندراوە یاخود ئەوەی کراوە بۆ ئەوەی جمهوری لاینگرێ جمهوری و ئەندامانی جمهوری دەنگ دژی دۆناڵد ترامپ یا ڕێگەی لێ بگرن بۆ ببیتە کاندید لەبەر ئەمە یەکێک لەو پرسانەیە کە بە تایبەتیش دۆناڵد ترامپ و کەمپینی دۆناڵد ترامپ ئێستا باسی دەکەن بەڵام ئێستا دیار نییە ئایا پشتی دەکەن یا پشتی تێناکەن ئەگەر بیشتان بێتن تەنانەت لە 2019 و لە 2020 بەشێکی ئەندامانی کنگرێس کە ڕپابلیکیش بوون چونە پاڵ داواکاری دیموکراتەکان بەڵام نەگەشتە ئەو حەدەی کە ببیتە دوو لەسەر سێ ئەوەی پرۆسە ئیمپیچمنتێکی سەر بگیرێت. زۆر باشە، زۆر سپاس بە ڕێزنەوزات هێتیتی شارەزای کاروباری ئەمریکا و مامۆستای زانکۆ لە لیڤەرپۆڵەوە لەگەڵم بووی. زۆر سپاس.